لەیەکێک لە یاریەکانی هەفتەی 19 و کۆتایی خولی پلەیەکی کوردستان هەولێری پێشەنگ پێشوازی لە زانکۆی جیهانی دواوی ڕزبەندی کردووە. لە سەرەتاوە هەردوو تیپ بە ئاستێکی لە یەکەوە نزیک دەردەکەوتن. کوڕانی هەولێر بە پەرۆشتر بوون بۆ گۆڵ تۆمارکردن، دەرفەتی ئاسانیان بۆ دەڕەخسا. لێدانا یەک لە دوایەکەکانی بارزان شێزاد مەترسیدار دەردەکەوتن لەسەر گۆڵی تیپی میوان. دانا عوسمان دەرفەتێکی ئاسانی لە پێش بوو بەرڤستی یەکسانی بشکێنێت، بەڵام نیوە یەکەم هیچ گۆڵێکی بەخۆیەوە نەبینی. لا نیوەی دۆم و لا خولەکی پەنجا ناوبچوان لێدانێکی سزای بۆ هەولێر ئەژمار کرد. هۆگر حوسێن سەرکەوتوانە جێبەجێ کرد و هەولێری بە گۆڵ یەکەم پێشخست. هەولێر دەرفەتی ئاسانی بۆ هەڵدەکەوت جیاوازیەکە زیاد بکات. ئەم لێدانە ڕاستەخۆی بارزان شێزادیش هاڕەشە بوو لەسەر گۆڵی زانکۆی جیهان. لا خولەکی هەفتاویەک دانا عوسمان بێدەنجی شکاند و گۆڵی دووەمی بۆ هەولێر زیاد کرد. زانکۆی جیهان وەڵامی هەولێری دەدایەوە، بەڵام نەیتوانی بە گۆڵ بگات. لە دوا خولەکی یاریەکە عەلی کاروان گۆڵی سێم و دڵنیایی بۆ هەولێر تۆمار کرد و یاری بەم ئەنجامە بە کۆتا هات. ئەمە کاتێک ئەو کارەمان وەگرت بەڕاستی هەستمان دەکرد ئەرکێکی قورسم لە پێشە و بەڵام بڕوامان بە خۆمان بوو کە لە کارەکاندا خوای گەورە سەرکەوتومان بکە. ئیدی ڕێگایەکی سەخت بوو، قورس بوو، ینی بەڕاستی چکە خولی پلەیەک زەحمەتە ئەو تیپ یانی بێ بگەرتە لای کوردستان، بەڵام سوپاس لە خوای گەورە لە 2000دا توانیمان لە کارەکەمان لە سەرکەوتوو بین. بەڕاستی ئەمەش دەستکەوتێکی گەورەیە، سوپاس لە خوای گەورە توانیمان لە ئاس ئەو بەرپرسیارەتێدا بین کە بەمەست پێدرا بوو. ئەنجامەکانمان زۆر باش و توانیمان پلە یەکەمیش بگەڕێینەوە نایابوو، نازناوەکەش بۆ خۆمان بی. پیرۆزە لە هەموو ئەو کەسانێک کە بە سەرکەوتنەکانیان هەولێر دڵخۆشن، پیرۆزە لە دەستەی کارجێر، پیرۆزبایەکی تایبەت لەسەر پەرشتیاریی بەکەمان دەکەم. بەڕاستی شایانی باسکردنا دەستخۆشی لەوێ بەڕێز دەکەم کەناڵەکانی ڕاگەاندن بەڕازی بە درێژایی وەکو خۆت گوت ئەو خورە دوور درێژ و ماندی بوونا ئێوە لەگەڵ ئێمە بوون لە هەموو یاریەکان. سەرەتا پیرۆزبای لە یانەی هەولێر دەکەم و لە یانەی ڕانی سلێمانی دەکەم و دەستخۆش لە یاریزانەکانشن دەکەم. ڕاستە ئێمە یەکەم تاقینەوەمان بوو و دەستخۆش لە یاریزانەکان دەکەم. بەڕاستی کەسیان تەقسیان نەکرد، خولەکە زۆر بەهێز بوو. بەڕاستی ئێمە کێشەی زۆرمانە بوو، لێرە ناکری هەمووی باز بکرێتن. ئەو کێشانە نەمانتوانین چارەسەری بکەین، ئەوە بوو لە کۆتاییدا ئێمە نەمانتوانین لە خولەکە ببینینەوە و دەستخۆش لێچێت تۆ پێش دەکەم بۆ ڕێخستنەوە خولە. بەڕاستی خولێکی دوور و درێژ بوو. ئێمە تا کۆتایی جەنگاین لە یاری ڕواندز. ئێمە هیوایش تەواومان مابوو لە یاریگای خۆمان نەمانتوانین سەرکەوتمە دەستبێنین. ئەگەر بێت و بەرامبەرشمانە ئێمە ئەوڕۆکە لە خولەکە دەماینەوە. دوای کۆتایی هاتنی خولی پلەیەکی کوردستان هەولێر بووە پاڵەوان بە کۆکردنەوەی 34 خاڵ. زانکۆی جیهانیش بە 12 خاڵ و لە خانەی کۆتایی دابەزی بۆ خولی پلە دووی کوردستان. هەولێر دوای یەک وەرزدابڕان لە خولی نایابی کوردستان بە پاڵەوان بوون لە خولی پلەیەک گەڕایەوە خولەکە. زانکۆی جیهانیش دوای یەک وەرز بەشداریکردن لە خولی پلەیەکی کوردستان دابەزی بۆ خولی پلە دووی کوردستان. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.